بەڵام نەپەڕیەوە کەوتە خوارەوە ئەوە ئیشاڵە نایبیننەوە خەوەی. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی لەسەر پردێک دەپەڕێتەوە، ئەگەر ئەو کەسە لە خەوەکەیدا لەسەر پردەکەی بپەڕێتەوە ڕزگاری ببێت، ئەو خەوە خەوێکی خێرە و هێمای چەند شتێکە. یەکەم هێمای گۆڕانی حاڵی ئەو کەسەیە لە حاڵێکەوە بۆ حاڵێکی دیکە، وا پێ دەچێت زیاتر هێمای ئەوە بێ کە ئەو کەسە لە حاڵێکی خراپەوە بەرەو باشتر و چاکتر حاڵی بگۆڕێواتە ژیانی بگۆڕێت. ئەگەر لە ناخۆشی و ناڕەحەتیدا بێ، لە هەر ناڕەحەتی و ناخۆشیەکدا بێ، بە ئیزنی خوای گەورە ژیانی دەگۆڕێ بەرەو چاکتر. دووەم ئەو خەوە هێمای گەیشتنە بە ئاوات بەو پلان و بەرنامانەی کە ئینسان لە ژیانیدا هەیەی. ئەگەر بینیت لە خەودا لەسەر پردێک ئاوا دەپەڕیەوە ڕزگارت بوو، بزانە بە ئیزنی خوای گەورە دەگەی بەو ئاوات و هیوایەتانەی کە لە ژیانتدا هەیە. سێمیان ئەگەر کەسێک ئاوەها وای زانی لەسەر پردێک دەپەڕێتەوە لە خەویدا، هێمای ئەوەیە ئەگەر ناخۆشی و ناڕەحەتی و دڵتەنگی و خەم و خەفەت و گیر و گرفتی ژیانی هەبێت، بە ئیزنی خوای پەروەردگار گیر و گرفتەکان نامێنن، ناخۆشیەکان نامێنن، خەم و خەفەتەکان نامێنن. وەکو چۆن ئاوەها دەپەڕێتەوە لەسەر ئەو پردەی، ئاواش ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان بە ئیزنی خوای گەورە تێدەپەڕێنێت و ئەو قۆناغە ناخۆشەی کە تێدایە ئینشاء الله نامێنێت. بۆ ئینسانێک ئەگەر خێزاندار بێت، ژن بێت یاخود پیاو بێت، لە خەویدا ببینێت لەسەر پردێک ئاوەها دەپەڕێتەوە و ڕزگاری بوو بە سەلامەتی، ئەگەر ئەو کەسە کێشەی خێزانی هەبێت، بە تایبەتی ژن و پیاو، ئەوە هێمای ئەوەیە بە ئیزنی خوای گەورە ئەو کێشە و گرفتە خێزانیانە تێدەپەڕن، ئەو ناخۆشی و ناڕەحەتیانە، ئەو دڵتەنگیە، ئەو ناخۆشی و بارە گرژیەی کە لە ژیانتدا هەیە، بە ئیزنی خوای گەورە موژدەتان لەبێت ئەو خەوە هێمای ئەوەیە کە تێدەپەڕن و ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی ماڵەوە و خێزان نامێن و قۆناغێکی نوێ و قۆناغێکی باش دەست پێ دەکات. ئەگەر کوڕ و کچێکی گەنج لە خەویاندا وایان زانی لەسەر پردێک ئاوەها دەپەڕێتەوە ڕزگاری و بە سەلامەتی تەواو لە پردەکە پەڕیەوە ئاوەها، ئەوە هێمای ئەوەیە بە ئیزنی خوای گەورە قۆناغێکی نوێ لە ژیانیان دێتە ئاراوە و هەروەها هێمای نزیک بوونەوەی زەواجە، هێمای تێپەڕبوونی ژیانێکی ناخۆشە ئەگەر هەیان بێت لە پێشتر، یاخود ئاوات و هێوایەتێکیان هەیە، بە ئیزنی خوای گەورە جێبەجێ دەبێت و نزیک بوونەوەی زەواج و هاتنە پێشی قۆناغێکی نوێیە لە ژیاندا. بە تایبەتی ئەگەر پردەکە بەرز بێت و ڕێک و پێک بێت، ئاوەها ئینسان بە تەواتی بە ئارامی بەبێ کێشە بەسەر یا بپەڕێتەوە، ئەوە هێمای چاکەیە، هێمای گەیشتنە بە ئاوات، هێمای تێپەڕاندنی قۆناغێکی ناخۆشە، هێمای تێپەڕاندنی خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیانە. بە ئیزنی خوای گەورە چۆن ئاوەها دەپەڕێتەوە و تەواو ڕزگاری بوو، ناکەویە ناو ڕووبارەکە، ئاوەها ناکەویە ناو کێشە و گرفتەکانی ژیان و ئەگەر ناخۆشی و ناڕەحەتیەکی شت هەبێت، بە ئیزنی خوای گەورە کۆتایی پێدێت و نامێنێت. واتە بە هەموو شێوازێک پەڕینەوە لەسەر پرد لە خەودا هێمای خێر و چاکە و گەیشتن بە ئاوات و تێپەڕاندنی قۆناغێکی ناخۆشە لە ژیاندا. بەڵام ئەوەش بزانە ئەگەر کەسێک ئاوەها لە خەویدا وای زانی لەسەر پردێک دەپەڕێتەوە، بەڵام نەپەڕیەوە کەوتە خوارەوە ئەوە ئیشاڵە نایبیننەوە خەوەی، بەڵام ڕەنگە هێمای ئەوە بێ کە نەگەی بە ئاواتەکانت، ئەو پلان و بەرنامەت کە هەتا پێی نەگەیت، یاخود جاری وا هەیە بکەویە ناو ناخۆشی بوو گیر و گرفتی ژیان. ئەگەر ژێرەکەشی ئاوەها ئاو بێت، ڕەنگە هێمای ئەوە بێ بکەویە ناو گیر و گرفت و قۆناغێکی خەم و خەفەت و ناخۆشی ژیان، چونکە ئاو لە خەودا هێمای ژیان و دنیاە. بە ئیزنی خوای گەورە ئەگەر لە خەوتاندا بینیتان بەسەر پردێکدا دەپەڕنەوە، ئیشاڵا بە سەلامەتی دەپەڕنەوە، ناکەونە خوارەوە، گیر و گرفتان بۆ دروست نابێ و خوای گەورە هەموو لایەکی نەجات دات لە هەر ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفتێکی ژیان. هیوادارم قەت خەونی ناخۆش نەبینن، هەر خەونی خۆش ببینن. ئەگەر خەونێکیشتان بینینە ئومێد مەبن، پشت بە خوای پەروەردگار ببەستن، بە ئیزنی خوای پەروەردگار لێکدانەوەیەکی باشی بۆ بکەن، ئەو باشە لە ژیانتاندا بە ئیزنی خوای گەورە بۆتان دێتە دی.